خوایگەن ئێمە عەبدێکی لاواز و بێدەسەڵاتین، تۆش خوایەکی دەوڵەمەند و سەخیت. خوایگەن لێت ئەپاڕێنەوە، داوات لێ ئەکەین خوایگەن. خوایگەن لێت ئەپاڕێنەوە لەبەر خاتری گەورەی و عەظەمەتی خۆت. خوایگەن ئەم نەخۆشی و دەرد و بەڵای لە وڵاتمان بەدوورکەی و لە هەموو وڵاتی موسڵمانان بەدوورکەی یا رەب العالەمین. خوایگەن ئەوانەی کە نەخۆشن بەدەست ئەم نەخۆشیە و دەناڵێنن یا رەبی خوایە شیفایان بدەیت. ئەوانەی کە لەش ساغن خوایگەن لەم نەخۆشی بیان پارێزی. خوایگەن داوات لێ ئەکەین لێت ئەپاڕێنەوە کەسانێک هەیە ئێستا دایک و باوکیان نەخۆشە، بەم نەخۆشیە بە نەخۆشیەکانی تریش خوایگەن شیفایان بدەیت. خوایگەن ئەو کەسانەی کە منداڵەکانیان تووشی نەخۆشی بووە، ئەم نەخۆشیە بیان نەخۆشیەکانی تر بێ یا رەبی خوایە شیفایان بدەیت. خوایگەن ئێمە هیچ کەسێک نییە لێی پاڕێنەوە، هیچ کەسێک نییە ئومێدمان پێی هەبێ بۆ لابردنی ناخۆشیەکان و نەخۆشیەکان تەنها تۆ نەبێ. ئێمەش ڕووەکەینە تۆ خوای پەروەردگار، خوای بە گوناهی خۆمانمان لەگەڵا نەکەی. خوایگەن ئێمە شەرمهەزارین ئەوەندەمان گوناه کرد. خوایگەن ئێمە بەرامبەر تۆ بێوەفاین، سپڵەین، زۆر سپڵە و بێوەفاین بەرامبەر بە تۆ. تۆ خوایەکی بەڕەحم و میهرەبانی، بۆی دەڵێم خوایگەن بە ڕەحمی خۆت ڕەحمان پێ بکە، بەکردەوە خراپەکانی خۆمانمان لەگەڵا مەکە. خوایگەن ئەم میلەتە زوڵمی زۆر لێکراوە، خوایگەن مەزڵومە، خوای دڵخۆشیان کە. خوایگەن هەر کەسێک ئەم میلەتە دڵخۆشەکە و خێر و چاکەی دنیا و قیامەتی بۆ ئەم میلەتە دەوێ یا رەبی خوایە سەرکەوتووی کە. یا رەبی خوای هەر کەسێکش ئەم میلەتە خەمبارەکە و بێتاقەتی ئەکە و زوڵمی لێ ئەکا، خوایگەن ئەگەر ئەهلی هیدایەت نیە خوایە پشتی بشکێنی. خوایگەن ئەوەی زوڵم لە بێوەژن و هەتی و لە خەڵکی فەقیر و هەژارەکە، خوایگەن تۆڵی لێ بکەیتەوە بۆ خاتی عەظەمەت و گەورەی خۆت، بۆ خاتی ناوپاک و پیرۆزەکانی خۆت. یا رەبی خوای ئەم وڵاتەی ئێمە و هەم وڵاتەکانی تر کوردستانی خۆشەویستمان لەم دەرد و بەڵایە بە دوورکەی بە زووترین کات، بە کەمترین زەرەر و زیان. خوایگەن ئەم نەخۆشیەمان لە کۆڵکەیتەوە، چونکە تەنها تۆ دەتوانیت خوایگەن ڕزگارمان کەی. خوایگەن ڕەحمان پێ بکە، بەکردەوە خراپەکانی خۆمانمان لەگەڵا مەکە.